بە دڵنیاییەوە هەموومان لە شوێن و کۆمەڵێکدا دەژین کە تێیدا سەرنجمان چووەتە سەر ڕووخۆشترین کەسی ناو ئەو کۆمەڵەیە و خۆشەویستی چووەتە دڵمانەوە. لێکۆڵینەوەیەکی ئەمریکی دەڵێت لە 3 کەسی ئەمریکا یەکێکیان ڕووخۆشە، واتە ئەگەر تۆ خۆشت کەسێکی ڕووخۆش نەبیت، بێگومان لە دەوروبەرەکەتدا کەسێک یان چەند کەسێکی ڕووخۆش هەیە. ڕووخۆشەکان کێن؟ کەسانی ڕووخۆش بەگشتی باش و میهرەبانن. ئەوان لە هەر شوێنێک بن خۆشەویستن و زوو دەچنە دڵی خەڵکەوە و هەمووان حەز دەکەن کە پەیوەندیان لەگەڵدا دروست بکەن. کەسانێکی خاکی و گەرموگوڕ و یارمەتی دەرن. ئیرەی بە کەس نابەن و کاتیان لە ڕغلێبوونەوەی کەسانی تردا بە هەدەر نادەن. ئارامگرن و کەشێکی وا دروست دەکەن بۆ دەوروبەرەکەشیان کە هەموو شتێک لای ئەوانیش خۆش و ئاسان بێت و دڵخۆش بن. ڕووخۆشی ڕاستەقینە هەرگیز ناتوانێت لەگەڵ درۆدا جێخۆی بکاتەوە. کەسانی ڕووخۆش تەنها بیر لە خۆیان و سەرکەوتنی خۆیان ناکەنەوە، بەڵکو هەمیشە هاوکاری کەسانی تریش دەکەن تاکو بە ئامانجەکانیان بگەن. کەسانی ڕووخۆش بەڕاستی و بێدرۆ هەمیشە زەردەخەنە لەسەر لێوە و لەو پەڕی دڵنیاییەوە پێدەکەنن. بەگشتی تەنهانین و هاوڕێیەتیان لەگەڵ کەسانی زۆردا هەیە و زۆر کەس دەناسن. بۆ بچووکترین ڕووداوی خۆشی ژیانیان ئاهەنگ دەگێڕن کە خۆشیەکی تەواویان پێدەبەخشێت کە زۆرێک لە خەڵکی نرخی نازان و خۆشیە بچووکەکانیان بە کەم سیر دەکەن. ژیان لە کاتی ئێستادا زۆر ئاسانە و بەڵام زۆرێک لە خەڵکی هەر لە ڕابردوودا دەژین، یاخود خەم و خەفەتیان هەیە بۆ داهاتوێک کە هێشتا دیار نییە. کەسە ڕووخۆشەکان لەو کاتەی تێیدا دەژین ڕازین و تەنها بیر لەوە دەکەنەوە. هەست و قسەی کەسانی تریان زۆر لا گرنگە و بە جوانی بە بێدەنگی گوێیان بۆ دەگرن. چاوەڕێشتی زۆر لە کەسانی دەوروبەریان ناکەن و بەکەم ڕازی دەبن.